وەتەن سوێن بە چێوانی سەربەرزی تۆ وەتەن سوێن بەداهاوتی سەد تەرزی تۆ هەتا قەترە خوێنێکی تەڕشک دەبین بە قوربانی ئازادیە تۆی دەکەین سەر و ماڵ بە قوربان دەکەین گشتمان لە ڕێی سەربەخۆیی تۆ نیشتمان بە ناوی یەزدانی خاوەنشکۆ جوانترین سڵاوەکان پێشکەش بە ئێوە بینەرانی خۆشەویست و ئازیز هاوڕێیانی هەمیشەیی بەرنامەی کانگای ژیان لە هەر جێیەکەوە کە هاوڕێمانین هیوادارم خۆشترین کات و ساتەکانی ژیانتان تێپەڕ بکەین ئەوڕۆ دووبارە هاتووینەوە بەرەو شاری سەردەشت هاتووینە ئاوایی قەڵاڕەش هەڵکەوتوو لە 11 کیلومتری شاری سەردەشت سەر بە بەشی ناوەندی ئاواییە کە بە پێچەوانەی زۆربەی ئاوایەکانی سەردەشت لەسەر شێوازی نوێ سازکراوە و خانوبەرە نوێیانەی کە دەیانبینن دەماوەی 15 ساڵی ڕابردوودا سازکراوە بەشی بەرەوەی ئاوایی کە دەبێتە بەشی سەرەتایی ئاوایی هێستاش خانوبەرەی کۆنی لێماوەتەوە کە لە بینی ئەو خانوبەرە کۆنەدا تاقلۆقە بازەماڵێک نۆژەن کراوەتەوە دارستانەکان و چیاکانی دەوروبەری ئاوایی وەک هەموو ئاوایەکانی سەردەشت لێرە شەروا بە جوانی خۆ دەنوێنن لە داوێنی شاخە خوارە و شاخێکە لە پشتسەری من دەیبینن چەندە دار و دارستان هەڵکەوتووە لە ناو ئاواییش هەر وایە و ئەوە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئاوایی قەڵاڕەشە لەگەڵمان هاوڕێ بن با بڕۆین لە ئاوایی قەڵاڕەش میوان بین. خێر بێ سەرچاوم هەڵبوو ساغ ڕاست دەکەم سڵامەت بیا خۆتان دەناسێنن بەڵێ ئەمە ناڵبەندێکین لە منتەقی سەرشێ ئێستا لە قەلەڕشێ وڵاغە ناڵ دەکەین لێو جەنابتان کاکە کەریم ئۆستا کەریمی کاوە تەمەن چەندە کاکە تەمەن تقریبەن 44 ساڵ یاخدا تەمەن درێژ و لە ساغ بن ئینشەڵا دەی کاکەی جان بۆمان باس بکەم پەزت خەڵکی ئێرە نینە و خەڵکی سەردەشتن بۆ ناوکردنی دێنە ئێرە بۆ دیاتاندا تەلەفۆنمان بۆ دەکەن دێن کارەکانیان بۆ دەکەین چەند ساڵە کارێ دەکەن کاکە تقریبەن 25 ساڵە لە ساغ بن ئینشەڵا جا کاکە چۆن ئێستا لە ئاوایەکان لە ئەسب کەڵک وەردەگرن و دێن بۆ ناڵکردنی وڵای لەو ئەوانم ئەکسەرەن تقریبن لە باری ئازاد هەیە لە قاسمەڵشی بەوە مەجەویز دەچن دێن و دێنەوە بە ڕسیدیان دەدەنێ و ئەو جۆرە کارانیان پێ دەکەن پس بۆ شاخوداخەکەی بڵێن ئەسپەکەش ڕاحەتترە بەڵێ ئەو ناڵیان لێ دەدەین بۆەوەی کە لاقیان زۆر ئەزیەت نەبێ و زیاتر سمیان خەرانە دەی کاکەی جانەوە 25 ساڵە و کارەی دەکەم ومان باس کەزانین لە چێ فێربوونە وڵای ئەمە تقریبا هەر لە منداڵیەوە لە شغڵی باو باپیانمانەوە ئەو شتا هاتووە لێ من لە بامڕە کە ئەو کاری دەکرد دەستم پێ کرد و لە دوایشدا کە ئێستا بام بە ڕەحمەتی خۆی شاد بووە داڵی خۆش بێڕ دەستم بەو کاری کردووە و ئێستا ئیدامی دەدەم درێژەدەری ڕێگایوێ هەر لە شو ساغ بە ئیشەڵا جاکە کە بۆمان باس کە بزانین ناڵکردنی ئەسب چ تایبەتمەندی هەیەکی دەبێت دەبێت چۆن بێ وڵاجان تایبەتمەندیایەکی هەیە تقریبەنەوە دەبێ تقریبا مانگی جارێک ئەوە حدودی مانگێک جارێک ئەگە کاری پێ بکرێ ناڵ بکرێتەوە سمەکانی دووبارە پاکسازی بکرێتەوە دووبارە ناڵ نوێی لێ درێتەوە بۆی کە زیاتر سمی وانێک نەبێ ئەسپەکە جوانتر دەڕوە ڕۆیشتنی خۆشتر دەبێ ئەو جۆرە کارانەی هەنیدی ئەگەر پێیوە نەبێ ناتوانانی کاری پێ بکرێ هەر ناڵکردنەکەشی لێزانێکی تایبەتی دەوێت تایبەتی هەیە بەڵێ ئەرێ وەڵا هەموو کەس ناتوانین چونە بزمارە تقریبا ڕەدیفی خۆی هەیە لەو ناڵی کە لێ دەدەین خەتێکی مەرزی خۆی هەیە ئەگەر نەتوان نەزانین لیدەی دەشتە لە هەیب نەبێ لە گۆشتی و وڵاکەش لاقەکە بەڵێ بلاقی بریندار چڵکێ دەکا و ئەو وەختی کاری بۆ کارە نابێت کاری پێ ناکرێ جا ئەمەش چونکە فێر بووینەوە شتەی ئەوە هەموو کەس ناتوانێت ئەو کارێ بکە ئەمە دەکەین تقریبن ئەمە چەند برای دیکەشم دەیکەنەوە هەردەست و سا و خۆش بێ ئیشەڵا کاکەی ژیان دەی کاکە جا ئاوای قەڵاڕەش ئەسپی زۆرە زوو سەردانیێرە دەکەن ئەرێ وەڵا حدودی تقریبن 350 دانێکی لێ هەیە
جا هەر ئەمیش نیم بەتەنێ بێن بۆ یارەوە سایدی کەش هەن ئەوان جا هەر کەس تقریبان مشتری خۆی هەیە و زەنگی بۆ لێ دەدا و دێن کارەکەیان بۆ دەکەن لێرە مشتریتان زۆرە تقریبان بەڵێ زیاد هەر دەست و چاو خۆش بێ لەو دیاتەکانی دیکامان هەیە تاسپەکە زۆرتر بێ بازارن گۆ خۆشترە زوو زوو نەچناڵی دەکەنەوە ئەرێ وەڵا هەر قالب و ساغ بێ ئیشەڵڵا کاکەی سلامەت بیاخوا ئێوەش قالب و ساغ بێ دەست چاو خۆش بێ کاکە ڕەحیمی خۆشەویست و ئازیز داین دێهیاری ئاوایی قەڵاڕەش دەمان هەوێ سەبارەت بە نێوی ئاوایی سەبارەت بە مێژووی ئاوایی لە دوانێکمانە بێ فەرمو کاکە ڕەحیم جان بۆمان باس بکەم بزانینەوەندەی بۆ ئێوە ئەنجێڕابێتەوە مێژووی و ئاوەدانیە دەگەڕێتەوە سەرکەنجێ مێژووی ئەو ئاوەدانیەی قەڵاڕەش کە ئێستا هەیە دیارە مێژوویەکی زۆر کۆنی نییە وەلی وەکو دەڵێن قەڵاڕەش کە پێشووتر هەبووە گوایە دوو بیرۆکە هەن یەکیان ئەوەی کە قەڵاڕەش دەڵێن لەوەی ڕاهاتووە کە قەڵایەکی لێ بووە گەورە بووەوە هەر کەسێک کە لە شوێنێکی دیکە ڕاهات بێت یا بەیسلاح وەک کۆچەر یا وەک کەسێک هات بێت لەوێت تێپەڕ بوو بێ چۆن قەڵایەکی گەورە بووە و خەڵکەکەی بەیسلاح سوس و چالاک بووێن لەبەر گەورەیەکەی نەویان لە ناوە قەڵاڕەش هەروەها بیرۆکەیەکی دیکەش هەیە کە گوایە دوو برا بوون هاتوون یەکیان نێوی قالەڕەش بووە و یەکیشیان نێوی مامباییز بووە وەکو دەڵێن مامباییز گوایە چۆتە هەرێمی کوردستان لەوێ گریساوەتەوە و دێی باوزێ لە مامبایزی ڕاهاتووە کە لەو دیوی سنوورە و قالە ڕەشیش لە قەڵەڕەشێ گریساوەتەوە و وردە وردە ئیدی پەرە بە قەڵەڕەشێ درراوە قەڵەڕەشێت دامەزراوە وردە وردە ئیدی قالە ڕەشەکە تەغیری کردووە بۆتە بە قەڵاڕەش ئیدی ئەو دوو بیرۆکەیە هەیە لەسەر قەڵاڕەش زۆر جوانە پەسەم دەتوانین بە قەولی کابرادا بە قەڵەڕەشە نێوی بەرین هەم بە قەڵاڕەش بەڵێ بەڵێ بژین ئینشەڵڵا کە شوێنەواری مێژوویشی هەیە و ناوچەیە شوێنەواری مێژووی وەکو بڵێ ناساندرابێت یا بیندرابێتەوە نییە وەلی لە دەوروبەری قەڵاڕەش شوێنێکی لەیە کە ئاڵاسوور یا زەویە گاپیرەی پێدەڵێن وەختێک خەڵک لەوێ کشت و کاڵ دەکات لە حینی کشت و کاڵدا لەتکە دیزە و ئیدی شتی گڵینەکە قەدیم کەڵکی لێوەرگیراوە دەبیندرێتەوە وەلی وەک شوێنەواری مێژووی بڵێ لەوێ بیندرابێتەوە نەبیندراوەتەوە تا ئێستاش کارێک نەکراوە بۆی کە ئایا واقعەن ئەوێ ئەو لەتکە دیزە شتە کە دەبیندرێتەوە مێژوەکەی بۆ چەند ساڵەوە پێش دەگەڕێتەوە هیوادارم کە لێکۆڵینەوەیەکی تایبەتی لەسەر بکردێت دەست و چاوە خۆش بە کاکە گیان کاکە بە پێیەوەی کە ناوچەیەکی زۆر خۆش و سەرسەوزە چەندە خەڵک بۆ سیاحەت ڕوو لێرە دەکا بۆ سیاحەت دیارە لە چەند ساڵی ڕابردوودا و لەو ماوەی چەند ساڵدا کە خەڵک وردە وردە ڕووی لە ژینگە و چوزانم هاتنە دەر و ژیانی ماشێنی ئەوڕۆوا لە ئینسان کردووە کە تاعەدوو دەگوێڕێتەوە بۆ سروشت خۆشبەختانە ڕۆژانی هەینی خەڵکێکی زۆر دێت بۆ سەردان لە شارەکانی دەوروبەری سەردەشرا وەک مەهاباد پیرانشار بانە و خەڵکی خودی سەردەشتیش دێت و خەڵکی قەڵاڕەشیش مدام ڕۆژانی هەینی و ڕۆژانی دیکەش بۆ پشوو ئیسراحەت دێنە ئێرەکانە وەلی بەداخەوە ڕێگایەکەی جۆرێکە کە جگە لە ماشێنی شاسی بڵند ماشێنی دیکە ناتوانێت بێتوە ئەوە بۆتە بربەستێک لەوەی کە هەموو کەسێک نتوانێت سەردانی ئێرەکانە بکات بەڵام لە ناوچەکەی بەرەوە دەتوانن کەڵک وەرگن دیارەوێش خۆشی تایبەتی هەیە بەڵێ بەڵێ وەلی ئێرەکانە ئیدی تایبەترە و سەرچاوی ئاوی زۆرترە حدودەن 15 سەرچاوی لێە هەوایەکەی فێنکتر و دڵگەشترە چاو خۆش بە کاکە جان زۆر سپاس بە زانیارەکانتان سەبارەت بە مێژوو بە نێوی ئاوایی قەڵاڕەش ئەگەر دەتان هەوێ کات و ساتێکی خۆش تێپەڕ بکەن و ڕۆژی سەیر و سیاحەتی خۆتان بۆ بێتە بیرەوەری حتمما ئاوایی قەڵاڕەش لە یاد مەکەن ڕۆن و سەردانی ئەو سروشتە تایبەتە بکەن بەڵام پێتان پێشنیار دەکەم کە ماشێنێکی شاسی بڵینتان پێ بدەنا لەوانەیە تووشی پیادەڕەوی پیاسەش بن.
ئەحمەد گیان دوها کە دانیش بوون بۆت باسکردین کە بابتان چۆخا و گەورەی ئاوایی بوونە جا بۆمان باس بکەم بزانین وەزع و ڕابواردنی خەڵک لەگەڵ ئاغا و چۆخان چۆن بوو لە نێو ئاواییدا وەختی خۆ لەگەڵ ئاغا و کوێخان ئەمە ئاغاکی میراودەلین ئاغا بوو بە نێوی هەباسی مەحموود ئاغای ئەو دێ ئەوی بەسەر ڕادەگەین واریدات و دەرامات و دەیەکی ئەوی دێی بۆ وان دەچۆوە وەختی ێگە کاریان هەبووە لێرە نەفەریان بویستە بۆ کارگەریە بە نێوی بێگارچیەوە جارێ 20 نەفەر 10 نەفەر بە کوێخان دەگوت و کوێخای بۆ دەناردن بۆیە ئەوە ئەو دێ لە پشتی قەڵات دێ و بە تەنیشتی قەڵات نێوی چێ؟ هەباسی مەحموود ئاغای هەباس ئاغای قەدیم کە ڕئیسی هەموو پشدەرێ بوو لەو وڵاتەشدا دێودێهاتیان زۆر بوو هەتا بەهرە و دەراماتی ڕەبەتێکە بۆ وان دەچۆوە دەستەڵاتیان هەبوو دەستیان دەڕۆیی ئەو وڵاتە کولەن بەدەستوانەوە بوو پس ئاغاکان لەوێ بوون لێرە چۆخا هەبوو لێرەیان کوێخا هەبوو کوێخای دابینی کراویان هەبوو کە کارێکیان بەبیا بە کوێخایەکان دەکرد بۆ خۆ نەداهاتن یا وەڵامیان دەدایان خاخەزێکیان بۆ دەنبشی کاکە سپەینێ 10 نەفەرن دەوێن بۆن بنێرە ئەو کوێخاش مەجبور بوو بە من و بەوی و بەوی 10 نەفەران تەواو دەکردن و بۆیان دەناردن جاوە بوو 12 شەوان 13 شەوان دەمانەوە و دوای دایان ناردنەوە ئەوە بوو مەسەلەکە کاریان چ بوو لەوێ چیان دەکرد لەوێ کاریان پێدەکردن یا گویان پێدەدروین یا گەنم و جوان پێدەدروین ئەو وەختی ماچینە و ئەوە نەبوو لەوێ گەنم و دەغڵودانیان بەداسێ دەدروی دەیان بردن لەوێ بەداسییان 10 شەوان 12 شەوان دروێنێ گەنم و جۆی پێدەکردن یا پایزانیان دەناردن خانومانیان پێ هەڵدەگرتنەوە پێیان چادەکردنەوە هەگیان دەوەشان و پێیان نوێ دەکردنەوە تەعمیریان دەکردنەوە خانوبارەکانەکە ویسپان و ژەنی بکەنەوە هەر بۆ خەڵکان دەکرد کارەکە بەو خەڵکیان دەکرد بەڵێ ئەرێوەڵا بەو خەڵکیان دەکرد زان باشە مامە حیساب کتابێکشان دەدا بۆ خەڵکی کاوە کاریان پێدەکردن هیچیان نەدەدانێن ناوەڵا هەتاوە بوو بەو خدایی هەتاوە بوو نانی جۆشیان بە تێری نەدەدانێ لەوێ ئەمە خەڵکەکە مەجبور بوو دەسەڵاتیان نەبوو ئەوانی دەسەڵاتە بوو دەبوو کارێکیان بوو بکەن زمانی ئاغا ڕەعیەتی هەروە بوو بەگشتیەوەی ئاغا دەستوری داباجات چ بە چاکە چ بە خراپە دەبوو کرابە بکرێ بەڵێ هەرێوەڵا ئەوە بوو هەرچی بیان گوتیا دەبوو بکرێ باشە مامەیجان ماما ئێرە سەر بە چ عشیرەتێکی بوو ئەو ئاوایی عشیرەتێ بەریاجیان عشیرەتێ بەریاجیان کە 72 دێ لە دەوروبەری سەردەشتێ بە نێوی بەریاجیانەوە بەیەکەوە تافەیەک بوون چاکە و خراپە و ئەچی بیان بە ئەو 72 کاریان بێکەوە بووە ئاغاشن جودا بوو مدەتێکی عادی برایمە غای بوو دوایە حەسەنی ڕسوەغای کە ئێستا ماڵی لە بێزیلەیە ئەوە بوو زۆر باشە مامە ئەحمەدجان دەسوساوت خۆش بێ یا ڕەبی مامە دەڵێم شەو نشینی و شت لە زمانی زوو لە ئاوایی چۆن بەڕێوە دەچوو وێرا و کار و سەختی و بێگاری و کردنوشتە دیارە خۆ وەختی بێکاریشیان هەردەبوو کات و ساتی بێکاری دە و بەتایبەت لە زستانان لە شەوە درێژەکانی زستانان چسان دەکرد بە شەو گوزەرانی خەڵکی دیاتی ئەو دەمیشەوێت ئەگەداتنەوە لە کارێ نانمانیان دەخوارد و ئێوارە لەیەکەوە بەیەکەوە دادەنیشن هەتا شەو بەنیوەی دەبوویاوە بوو جەعێڵ و مەعێڵ و کروکس و ئەوانە دەستیان بە شاوی زەماوەندی دەکرد لەسەر بانێکی هەتا ڕۆژەبێکەوە دەڕەخسان و شاییان دەگرت گۆرانی و مۆرانیان دەگوتن و شتی خۆشیان تایبەتی لاوەکان و تازە لاوشتەکەی ئەوەی تایبەتی لا و جەعێڵ و مەعێڵ و گەنجەکان بووم پیاوی دایان نەختێک 30 ساڵێکیان دەتەمەنێکیدا بوو ئەوانە بێکەوە دادەنیشن قسەیدا لە چۆ کۆ دەبوونەوە ماما هەر شەوە لە ماڵێکی هەر شەوە لە ماڵێکی چۆنیان ڕادەبوارە و سیر و سۆحبەتان چ بوو باسی چیان دەکرد ئەو دەمی مەجلیسی گەرم و خۆش دەکرد ماما دەمی مشکیل و ئەوەی ئەولا ئەولایان نەبوو هەر کەس بۆ خۆی قسێکی خۆش دەکرد و بێک دیانەوە ڕادەبوارد ئەوە بوو مەسەلەکە ماما کەسی ناسرا و بەیسلا بە نێوبان کەبوو لە نێو ئاواییدا کە بێ حەیرانی بۆ حالەمێ بڵە یا بەیتیان بۆ بژێرەتەوە نەقلان بۆ بژێرەتەوە بە قەولی کابرا دەڵە مەجلیسی خۆش بکە ئارێ وەڵا ئەوە هەبوو زا هەر کەسە بە ئەندازی خۆی دەنا پیاوی دە پیاوی لێبوون گوندی دیای قەلە ڕەشێ هەتا دەرە وەک چیە وەکو عادی حەمە حەسەن وەکو فەقێ ڕەسوو وەکو حەوڵافات وەکو ئەمەر حەمەسوور کە پێیان دەگوت ئەمەر پاشا ئەوانە هەبوون دە وەختی خۆدا پیاوی دە پیا بوون ئەوە
ماماجان ئەمە لە نێو ئاوایشدا کە پرسیمان زۆران باسی ماڵە عومەر پاشای دەکرد بۆمان باز دەکەم بزانین چ بنە ماڵەیەک و چۆن بوون وڵازا ماڵی مەرپاشای بنە ماڵێکی ڕێک و پێک پیاوی دە پیاویان هەبوون کوڕی ئاقڵ و ڕەشیدیان هەبوون بۆ خۆی پیاوێکی ڕێک و پێک بوو مەسەڵعەتکەری دیەکەی بوو چۆن بوو پیان دەکوت پاشا ماما ئەو پاشایەتیە لەسەر ڕاپێ پەیدا بوو دە زەمانی ڕەزاشای قەدیمدا داوای سەربازگیریەی کرد لە منتیقەی و لە نەواری مەرزی حکوومەت سەربازیان لێ دەگرتن ئەمەر پاشاش کوتی ئەمە سەربازی نادەم بەڵێ هەڵستان دەستە و جەماعەتێکیان پەیدا کردە نێو ڕشتپی و کوێخا و ڕیسپی لە منتیقەیدا دەستە و بەتێکیان پەیدا کرد و ئەسلە ئەو مەزلعە کڕی و لەگەڵ حکوومەتێ دەستیان بە شەر و ئاژاوی کرد هەتا وەختێکی وادا بوو حکوومەت ئۆفتێکی نادەکەن ئەمەر پاشای بۆی کە سوڵحەی لەگەڵکە نەفەرێکی کوردی نرد بە نێوی مامە حەما خەڵکی گوندی ڕەشەرمەیە پێی گوت مامە ئەمە هەروە بۆکەن ئەمەر پاشای چی لە دەوڵەتێ دەوێ ئەو لشکر و جەمعیەتەی دەستە و بەستەی پەیدا کردووە با ئەمە کوڕی خەڵکی بە کوشت نەدەین زەرەر و زیانێ بێگری نەدەین چی لە دەوڵەتێ دەوێ پێن بڵێ بە تۆ بڵێ بە زمانێکی کوردی فەسیح هەتا بۆی بکەین بڵێ ئەو ئۆفتەش لە سەردەشتی ڕادێ دەستە و دەست پێشمەرگەی دێننە تا تەویلی ئەمەر پاشای دەدەن لەوێگە دەیهێنە حەسارێ خەبەری پێ دەدەن لە قوربانەوە ئۆفتێکی جێناب سەرەنجی هاتۆ دەیهێوە قسانت دەگەڵکە ئەویش دەڵێ ڕایگرن لە دەری بالیوە ڕاوەستی بارانوکە دەباری وردە دەڵێ با لێوە ڕاوەستی مدەتێکی لێوە ڕدەگرن ئەو جار دەستور دەدا دەڵێ بێنە عەسارێ ئەو جاری دەبەنە عەسارێ لە عەسارێ لێمەکێ ڕدەگرن بۆچی ئاوە ڕای دەگرێ ماما دەڵێ ئەوە نمونەیە دەڵێ کە کوردی دەمە دەستنە ئیدارەی لە حەزەمەکان ئەوان لێ دەکەن ئەوە نمونەیە دەڵێ ئەوە لێ دەمە دەکەن تەمبیانە دوای بانجی دێڵی دەڵێ بابێتە ژووری ئەو جاری دێن نەژووری لێ دەنیشی و لێی دەپرسی بە خێراتنەی دەکا و مامە بۆ چە هاتووی دەڵێ قوربانە من جەناب سەرەنجی ناردووم بۆ خزمەت جەنابەت لێت بپرسم ئایا ئەتۆ داوای چت لە دەوڵەتێ هەیە ئینتیزاریە چت لێیە نوقسانی و کەسر و کەمی چیە هەتا دەوڵەت بۆ بکە دەوڵەت بۆت دەکا ئەمە شەر و شووری دەوڵاتی خۆ نەنێین ئاژاوای دەنێوێک دیدا ساز نەکەین کوشت و کارێ پەیدا نەکەین کوڕی خەڵکی بە کوشت نەدەین بۆ خۆن مشکلی خۆ هەڵکەین ئەمەر پاشاش بە زمانێکی زۆر فەسیح و شیرن دەڵێ مام ئەمە زۆر بە خێرەی سەرعەتک چاوانم لە لوتفی جەناب سەرەنجیش مەمنونم کە تەشریفی ناردووە و هاتووی بۆ ئێرە ئەمە چن لە دەوڵەتی ناخۆمە هەر ئاو خاچێکی دەپەرستین و هەر دینێکن هەیە و هەر بەیەکەوە دەژین و ئەمما دەوڵەت ئەمن ئەو داوام لێ لە کوردستانی ئەمە سەربازی کوردستانی دەدەین ئەمە سەربازی کوردستانی دەبێت لە کوردستانی سەربازیە بکە کارمەندی ئیدارەی دەبێت کورد بێ ڕئیسی دادگای کوردستانی دەبێت کورد بێ منتەقەی خۆمان کارمەندەکەیان کورد بێن و سەربازی خۆشمان بۆ دەرەوە نانێرین قەی خۆن هەرچی هەیە کوردستان نەفەری کوردی لێ بێ جا کارمەندە هەر کورد بێ سەربازە هەر کورد بێ کارمەندی ئیدارێکی دیکەی هەر کورد بێ حەزەمستانیش بۆ خۆ بچیتەوە حەزەمستانی خۆم ئەمە لە چۆمی لە بازرگانی وانە چێڕا بازرگانی حدودی تورکیای ڕام بە حدودی بازرگانی ڕادێتەوە خوارێ دێتەوە چۆمی میاندووا و دەچێتەوە قەسری شیرن ئەلێوە بەوی لایەوە کوردستانە کوردستان بۆ خۆی وەعزی خۆ بە خۆ بەڕێوەبەری حەزەمستانیش وەقزی خۆ بە خۆ بەڕێوەبەری دەنانان هەوێ ئەمە لە دەوڵەتێ جودا ببینیەوە لەگەڵ دەوڵەتی مەرکەزی پەیوەندی هەرپێکەوە بێ پێوان چیان جوابدانەوە جا مام ئەمەش دەڵێ ئەمن دەچمەوە ئەوانە بۆ جەناب سەرەنجی گێرمەوە پێی دەڵێم ئەو جار ئەمەر پاشا جەناب سەرەنجی مام حەمەی دەباتە دیوێکی دیکە
لە سەماوەری بۆ تیاوێتوە و جێگا و ڕێگای خۆشی بۆ ساز کردووە و دیواخانێ پڕفەرش و دیوی مڕەتەب لەوێ خزمەتێکی زۆر چاکی دەکای ئیمام عەمەی خزمەتێکی چاکی دەکا و دەڵێ مام ئەمە سەرئەتک چاوم بەخێرێ جا هەرۆ چەند پێگوتووی ئەوانە بۆ جەنابسەرەنگی دێژێریەوە ئەوانەگە بۆن هەل دەکا مەش عەزێ بە ئاژاوای ناکەین ئەگە بۆن هەل ناکە ئەوە دەی اختیاری مەدانیە و عالەم تەحموڵ ناکە ناچاری شەڕێ بکەین دەم و دەدەیدا مام ئەما نەفەرانی ڕەگەڵ دەخێت تا تەحویلی شەر دەچێدەنەوە لەوێ ئەوان قسان بۆ جەنابسەرەنگی دێژێریتەوە جەنابسەرەنگ دەڵێ مام ئەما ئەوە دەی اختیاری من دانیە ناتوانم منەوەی بکەم دەبێ مەرکەز دەستوری لەسەر ئەوەی بدا ئەو کاری من نییە ئەوە کارەکەیان نەکرا و ئەو جاردەتیان بە شەڕێ و بە یەکدی کوشتنیە کرد 8 مانگانیان شەر پێکەوەکەن شەڕێکی زۆر مەهیم و تون هەموو ڕۆژێ 50 نەفەر خەڵک دەکوژرا دوا ئەوەی نەختی خەڵک لە مەرپاشای پاشەکەشیان کرد و دڵساریان کرد و ئەو ئاغا و مەغایە بەریمەم گوڕان و ئەوانە پالیان حکومەتێدایەوە لەنا وەختی خۆیشە لەگەڵ مەرپاشای بوون ئەگە پالیان حکومەتێدایەوە مەرپاشاش نەختێک تەنەزولی هێنا دیەکەیان چۆلکردن ڕۆین بۆ دیوی عێراقێ ئەو دیە هەموو چۆل بوون دوای وای کە چۆل بوون پاشی دووسێ مانگان وردە لەگەڵ حکومەتیان خۆڕێک خستەوە و هاتنەوە دیەکان و دەوڵەتیش ئاپاتی بۆ دەرکردن و سەرفی نزەری لێکردن و دیەکەوە قوڵێتەوە دوارە ئاوەدانیان کردەوە پێکاتنەوە دوای ئاوەدانیان کردەوە پێکاتنەوە وەک ئەلحانەکە بۆ خۆت لە وەز و شەڕ و شتێ ئەو دەمدات چدوە بیردێ وەختی من منداڵ بووم منداڵێکی وانە بووم ئەگەر ئەو دەمی لشکر بە کێویەوە بوو بۆ لەگەڵ حەزەمان نانوشتم بۆ بابی دەبەر بابم لەگەڵ لشکری بوو لەگەڵ جەبهەی بوو نانم بۆ دەبرن و داهاتمەوە ئەگە دەگەی مەوێن نانی حەوت ڕۆژانیان بۆ دەبرنە شاخی ئەگە نانەکەیان لێ دەبڕا لێرە دایکم نان بۆ دەکردن و بۆم دەبرنەوە وێ ئەگە دەمێ بڕێکلەکن بابی دادەنیشتم لا چاوی ماز دەکردم و ئەوە وعزی ماڵێ چۆنەوە ماڵاتی چی بەخێو دەکا و ماڵاتی چی بەخێو دەکا و مامەت چ دەکا ئەوەی لێ دەپرسیم و دوای بەڕێ دەکردمەوە بیرەوەرەکانتان هەر بیرەوەری دەورانی منداڵی و هاتوچۆیەک بۆ دەودەمەی داوا دەمەر منداڵێک ئەوە بووم بە من ئیوانە بووم لێ پیاو بم و بچمە نێو پیاوان ئەوە نەبووم. لە خزمەت یەکێک لە لاوانی خۆشەویستی ئاوایی قەڵاڕەشداین. سڵاوتان لێ بە کاکەجان. بەخێربێن سەرچاوانم زۆر خۆشحاڵم بە دیدارتان بەخێربێن یاخۆ سەرچاوانم. چاو خۆش بێ عەرەبی باشن شکر سلامەتن. ممنونم تەشەکور ئێوە باش بن ئێمەش باشین شکر. الحەمدولیلا ئێمەش باشی ئێوە باشین شکر. خۆتان دەناسێنن کاکە؟ بەڵێ من عەزیز دەروێشی خەڵکی گوندە خەنجیلانەکەی خەڵەڕەشێم سەر بە شاری سەردەشتم. زەڕەت بن یاخدا تەمەن چەندە کاکە عەزیز؟ وەڵڵا تەمەنم تەقریبەن 42 ساڵە. تەمەن درێژ و لە ساغ بن ئینشەڵڵا. خەریک بە چ کارێکن کاکە؟ کارەکەمان وەڵا کاری کشت و کاڵ و موسە و مەزرا و ئاوا کەشاوەرزیەیدی. قالبوو ساغ بێدەی کاکە موچە و مەزراتان هەیە بزانین چی لێ دەچێنن باغ و باغاتیستان هەیە؟ وەڵی باغ و باغات سێ و ڕۆز و ترێ و کۆخ و ئاوا ئیدی وەک باغانی منتیقە. هەر لەش ساغ بن ئینشەڵڵا. بەر هەموو دەغڵودان چۆنە کاکە لێرە؟ بەخدا باشە بەڵام لێرە دەغڵودان بە تایبەتی گەنم زۆر کەم دەکرێت فەقەتەوەی کە لێرە لەگەڵ بەر و دێبەر و نازانم لۆبیا چیتی وانە خەریکن خەڵک. هەر لەش ساغ بن ئینشەڵڵا. باغ و باغات و زەوی سارتان هەر پڕبەرەکەت بێ یاڕەبی. جا کاکە عەزیزجان دەڵێمەوە کاروبارەکە لەلایە کات و دەرفەتی بێکاریتان چۆن ڕادەبوێرن؟ کات و دەرفەتی بێکاری وەڵام من کە زۆرتر لەگەڵ شێعر نووس و نوشتیوا خەریکەم شەوانەش بێکارم شەوانە لەگەڵ متالعە و شێعر نووسین و ئاوا پەیوەندی بە تەلەگرام و شتە لەگەڵ دۆستانی شاعیر و ئەوانە خەریکە لەگەڵ دۆست و بەرادەران بە هەر چەشنێک بێدا چ لەکن یەک بێ کۆ دەبنەوە چ بە شێوەی تەلەگرام. بەڵێ هەر بێم زەڕەت بن یاڕەبی جێ ئاماژەیە کە بڵێم کاکە عەزیزی خۆشەویست و ئازیزمان یەکێک لە لاوانی شاعیری ئاوایی قەڵاڕەشە. جا کاکەجان بۆمان باس بکەم زانین لە کەنجەوە هۆگریتان بە شێعر نووسین پەیدا کرد و چۆن بوو دەستان پێ کرد؟
وڵایە من زۆر لە مێژنێ خەریکەم تقریبان 3-4 ساڵێکە بەهۆی چەند دۆستێکمەوە لێرەیەکیان کە کاک ناسری خزرپورە بەداخەوە جێگای خاڵگە لێرە ئاو ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ کاکە ناسری خۆشەویست بەڕاستی کە من بە شاعیرێکی مەزنی دەزانم زۆر شارەزا واری دێنی بەڕاستی شاعیرێکی ناوداری سەردەما دوای مامۆستا قەلەندەری سەردەشتی کەوی شەر شاعیرێکی بەناوبانگە لەگەڵەوانە چەند دۆستێکی تریشەن هەستان و دانیشتان لەگەڵان هەبوو پەیوەندیمانە بووە ویدی ئەو بە شێوەیە گۆش هۆگریتان پێ پیدا کرد بەڵێ دەخی خۆیان بەڵێ هەر بێم زەڕەت بن ئینشەڵا جاکاکە جان بۆمان باس بکەم بزانین لەسەر چ قالبێک شێعر دەنووسن ناوەڕۆکی شێعرەکانتان چییە؟ بەڵێ وەڵی ئێستێ بەداخەوە ئێستی هەرسەن کە من ئەوەی دەڵێم باوی شعری کلاسیک تۆزێک لە نێو خوێنراندا کەم بووە زۆرتر ڕوو لە شعری نوێ و سپی و نازانم مۆدێرن و پەس مۆدێرن و کە منەوانم زۆر هەڵبەتاشێکی زۆر پەسەندە هەر کامەی جوانی خۆی هەیە هۆگری خۆی هەیە من زۆرتر شعری غەزەل و کلاسیک وانە دەنووسم شعری نوێشمەیە بەڵام زۆرتر لەسەر کلاسیک کار ناوەڕۆکی شێعرەکانتان چێ مەوزوع و مەحتەوای شێعرەکان و وەڵی مەوزوعەکەی دی زۆرتر حاشقی و عاتفی و وەتەندۆسی و ئەوە نیشتیمان ئەویندارن چ بە ڕەگەزی بەرامبەرتان چ بە کەژوچێ و چیا و سروشتی دەوروبەرتان بەڕاستی نیشتیمان دەتوانێت لە هەوێنەکانی شێعر نووسین بێ بەڵێ چەند شێعر و دەبێت کاکەجان لە ماوەی فەرمووتان 4 ساڵە دەست و پێ کرد و چەند شێعر و نووسیوە تا ئێستا وەڵی من کتێبێکی ئامادە بە چاپم هەیە کتێبەکەش هێستی بۆ خۆم هەر بۆ خۆم چاپم کردووە بۆی کە شعرەکانم چەند شێعر دەبێ تقریبا 130 دەبێت دەست و چاو خۆش بێ عەرەبی ئینشەڵا کە بە مەرحەلەی چاپی نەهاییش دەگا و بەرهەمەکەتان دەدەنە دەر من لە بیرم نەچێتەوە لێرەدا من بەڕاستی دەتوانم بڵێم پەروەردەی دەستی مامۆستای منم پەروەردەی تاریک و ڕوونی مامۆستای منم هەر لێرەوە گۆڕەکەی ماز دەکەم من ئیدی دەتوانم بڵێم مامۆستای من بەشێک لە ڕووعی منە لە ناخی هەزار جار یادی بەخێر بێ و ڕوحی بەرز و پیرۆز بێ ئینشەڵا مامۆستا هێمن بۆ خۆی دەفەرمێ ژیانی ئاوایی بە تایبەتشەوەکانی ئاوایی لە بوونی من بە شاعیرێکی ئاوە گەورەدا بێسەمەر نەبوو بێبەهرە نەبوو پێما بە جەنابیشتان هەروان بەڕاستی کەسێک کە هۆگری بەدابوو نەریت و فەرهەنگی کوردەواری هەبێ و ژیانی خۆی لەو شاخ و داخ و لەو سروشتە جوانە تێپەڕ بکات ناتوانێت پێش هەستی خۆی بگرێت کاکازیزی خۆشەویست و عزیزمان یەکێک کە لەو کەسانەی کە هاندەری سەرەکیوی سروشتی جوانی ئەو ناوچەیە بووە هەر بێم زەڕەت بن کاکەی جانجا کاکە زیاتر بۆمان باس بکەم بزانین ئایا کۆڕ و کۆبوونەوەتان دەبێت لەگەڵ شاعیرەکان زیاتر لە چ جێگاهایەک شێعر دەخێننەوە بەڵێ من زۆرتر لەگەڵ وەک باسم کرد کاک ناسری خزرپور و مامۆستا قەلەندەر و مامۆستا غەمبار و وەستا ڕۆستەمەوانە هەمیشە ئیدی وەختی بێکاری بێکەوە دەگوزارێنین لە نێو باغ و باغات و مەسوو مەزرای خۆمان کۆ دەبینەوە باس لە شێعر و لە چۆنیەتی پێشچوونی شعری ئەوڕۆ دەکەین و خۆمانی دی لەگەڵ زمانی ئەوڕۆ ڕادێنین زانی چۆنی دی شتێک بە دەردی ئەوڕۆ دەخوات بێم زەڕەت بن یاختا کاکە جانەوە کۆڕ و کۆبوونەوەکانتان لەگەڵ مامۆستایانە بۆ لاوەکان و بۆ منداڵەکانی ئاوایی چۆنە قەت هانیان دەدەن کێ بێن بۆ لای شێعر خوێندنەوە و شێعر نووسین بەڵێ من زۆرتر ئێستێ منداڵی شکۆلەکە لە دەورەمە بۆی باسی شعر دەکەم دەڵم شعراوە یا مەسەلەن بۆ شێ شعرێک دەنووسی بۆم دەنێرید هاندەری تەشویقی دەکەم دەڵم ئافرین شتەکە ئیسلاح دەکەم چاو خۆش بێ کاکە ژیانی عەرەبی هیوادارم نمونەی کاکازیزی خۆشەویست و عزیزمان زۆرتر و زۆرتر ببینوانی کەسێک کە خۆی خزمەت دەکا بە فەرهەنگ و ئەدەبی کوردی و هاندەری کەسانی دیکەشەیە دەڵم کاکە ژیان نازناویش بۆ خۆتان هەڵبژاردووە وەڵڵاهی من نازناوێکم هەڵبەتا بە خۆمە نەبژارتووە لەلایەن مامۆستا قەلەندەر و کاک ناسروانەوە لە تەریف شاعیرانی دۆستمەوە بۆیان داناوام هەرچەند من کە لە حەدیەوەی دانیم هەڵگری نازناوێکی اختیار و هەیە نازناوێک بە خۆمەوە هەڵواسم بە هۆی شاعریەوە بەڵامی دی نازناوەکان بۆ انتخاب کردبووم لەبەرەوەی کە پێم دەڵێن هەستێکی جوانت هەیە و ئەوەیە ناگیان ناوە مەستیار مامۆستا هەستیاری خۆشەویست و ئازیز زابزای مامۆستا هەستیارە ڕۆ چی بۆ ئێمە ئامادە کردو کە ئێمە بە دیاری لێرە بۆ خۆمایی بەرینەوە پێشکەشی بینەرانی خۆشەویستی بکەین لە خدمەتدا مەڵاجا چەند غەزەلێکمان ئامادە کردووە هەڵبەتا غەزەلوشتم زۆرە بەڵامی دی ئەمیشتر سیار من پرسیارێکم هەیە تایبەتترین شێریەوە لە ماوەی ئەو چەند ساڵەدا چ شێرەی بۆ شێرێکە بۆیەوە پڕبیرەوەری بوو بێت جا بە هەر هۆیەک بێت وەڵڵاهی جا ناتوانم مڵیام ژێرم چونم کاتێکی تایبەت کە شێعرت بۆ کاتە نووسی بێت هەمیشە لە یاد و بیرتدا بمێنێتەوە بەلای منەوە بە نرخترین شێعر یا سەرنج ڕاکێشترین شێعری خۆم کە سەرنجی خۆم ڕادەشێشیت شێعرێک بوو بە هۆی هاتنی مامۆستای گەورە مامۆستا سەلاحی کوردی بۆ کۆڕ و کۆبوونەوەکەی خۆمان لە ڕزایەوە کات شێعرێکم بۆ پێشوازی و مامۆستا مەزنە نووسی
کە بۆ خۆشی زۆر قەدردانی لێکرد. مامۆستا سەلاحی کوردی یەکێک لە شاعرانی پایەبەرزمان لە شاری بۆکانە. ڕێز و سڵاو و حورمەتێکی زۆرمان هەیە بۆ مامۆستا سەلاحی کوردی و خۆشەویست و ئازیز لە هەر شوێنێکەوە کە هەیە، هیوادارم لە ساغ و سڵامەت بێ ئیشەڵڵا. دەی کاکەی گیان زابۆتان باسی و شیعرە دەکردین، فەرموون. بەڵێ منیشە لێرەوە چاوی مازەکە مامۆستا سەلاحی کوردی بەڕاستی جگەلەوەی کە مامۆستایەکی گەورەی منە، دەتوانم بڵم یەکێک لە دۆستە خۆشەویستەکانی منە، تایبەتی دۆستیش تایبەتی منە، هەمیشە شاگامان لێگری، هەمیشە بێکەوە قسە دەکەین بە تەلەگرام. بەلای منەوە ئەو شیعرە جوانترین هەڵبەتا بەلای خۆمەوە کە بە مامۆستاتان هەڵاکوت. بەڵێ چون بەڕاستی مامۆستا شایانیەوەیە شتێکی جوانتر و قابلتری دی دەبێت پێشکەش بکرێت. شاعیرێکی پایەبەرزە. بەڵێ مامۆستایەکی گەورەی دەورانی ڕەفیقی هەیە من و هەژار و جا بە تایبەتیش زاوای مامۆستای نەمر مامۆستا سەیدی سەیادەتە بە نەزەرم، لەبەرەوەی کە لەگەڵ وان تێکەڵاوە بۆ بەڕاستی من بە مامۆستایەکی زانای دەزانم. بەگشتی بنەماڵەیەکی هونەرمەند بوونە. بەڵێ باشە کاکەی جام بزانین ئێستا شیعرەکەمان پێشکەش بکەن. وەڵای ئەو شیعرم دەقیقی سامادە نییە، بەڵام سوزانم ئەمیش لە نەکاو بەسەر ڕاکەوتم. چاو خۆش بکە ئەمە هەر لە ناکاو ڕاهاتین و کاکە ڕووی لە عەرزی نەداین، هەر دەست و چاو خۆش بێ ئیشەڵڵا کاکەی جان فەرموون. بەڵێ خۆشحاڵم. شیعری دیکەم ئامادەیە؟ شیعرەکانیشم سێ چواردانەیەکن، ئەڵبەتا نازانم ئێستا پێشکەشتانی بکەم یانە. فەرموون کاکەی جان جۆ بیست دەبین. دەڵێ دوو سێ چواری نەیەکتان بۆ دەخوێن. نێوی شیعرەکە چییە کاکە؟ وەڵای جارێ سێ چوار چوارینەم ئامادە کردوون، چوارینەکەویش یەکێک لە خاڵبەکانی شیعرن، چوارینە یعنی چوار خشتەگەی دووبەیتی خولاسە شتێکی کۆتا و معنادار. بەڵێ ئەو چوارین سێدانە چوارینەم پێشکەشتانی دەکەم. فەرموو کاکەی جان. دڵ هەڵگری شەشدانجی خەمی دنیاە، خۆڕاگرە دایم کە لە سەنگەردایە، ڕۆژێ بە هەوا چوومەوە بیری لاوی، زانیم کە جگەنجێک بوو لە دەستچوو خوایە، هەر چاو لە دەمی تۆم و بزەت دەرنایە، پێڕەحمی بەزەت قەت بە دڵم دانایە، خاپورە دڵم ماڵی لەبێ هیوایی، لەو ڕۆژەوە لات بۆتە بە تۆپی کایە، هەرچەند دیگەڕام نەمدی وەکو تۆ جوانێ، جوان زۆرە بەڵام جوانی وەکو تۆ کوانێ، ئەو خۆرە لە ئاسمان کە پەلی کێشاوە، ڕۆژێ دێ لە داخت کەسەری خۆی دانێ. خەڵەمە تا ڕەنگیم بێ یاخدا کاکەی جان سێدانە چوارینەی زۆر جوان و بە هەستی کاکە هەسیاری خۆشەویست و ئازیز. کۆڵاندا تێدەپەڕین بوونی نانی گەرم داهات هاتین دیتمان ئەو دوو خوشکە ئازیز و خۆشەویستە دانیشتون لێرە خەریکی نانکردنێن جێگاکە بڕێک تەنگەبەرە دادەجان دەبێ بمبەخشین دیە میژاواتم جێم لەنگۆ تەنگ کردەوە ماندوو نەبنەوە قالب و ساغ بێ زۆر مەمنون سەلامەت بیشتاڵە ساعت خۆش بن ئیژەکەم نێو چێ دادەجان بازە بەهار بازە بەهاری گوڵ تەمەن چەندە دادا 46 ساڵ ماشەڵڵا یاخدا تەمەن درێژ و لە ساغ بن ئینشەڵڵا دادەوە نانی ماڵە چیە دەیکەن ماڵەیە براژنە خەجەیە چیەکن لەگە براژنە خەجەی دەکەمان ئامۆزان جیرانیشین قالب و ساغ بێ عەرەبی ماشەڵڵا دەشتێکیان نان هەڵچنیوە ئادێ دادەوە مەنانەتان بۆ چییە دەمانەیە بۆ چێوی بۆ ماڵێ و بۆ فەلاحی و بۆ ماڵ و میوانی و نانەوەخانەی لێ نەدادە لێرە هەر ناین دەکەن نانیشی لێ بەڵامە ناکرین بە خۆمان دەکەین وڵای بە زیاد بەجاتا و نانە هەبێ ناین نانەوەخانەی بۆ دەخورێ
والله خۆمان خۆشتەوە ببەرەکەترە و چەند وەخت ناین دەکەن دادا؟ والله جارێ بە 2 هەفتان جارێ بە 3 هەفتان جارێکی نانی دروست دەکەین نان و کەلانە و کولێرە و هەموو شتێک دروست دەکەین دەست و چاو خۆش بێ کولێرەکانیشان لێرە ڕێز کردبوو ماشەڵڵا جادادە بەڕۆنی چەوری دەکردن دادەجیان جاو نانە خرا نابێت 2 هەفتە بمێنێتەوە جا چۆن نامێن توێندە و حەیبنی بێ ڕقی دەکەین و جوانمان شێلاوە و بەربای دەدەین و بۆ خەرا دەبێ دەی باشە دادە جاو بەنۆ بەنانی دەکەن بەڵێ ئەهانە ڕۆنانی براژنە خەجێ بوو ئینکەنجینگۆ دەکەن لە پاشوی ئەمیش دروست دەکەم ماشەڵڵا پس دیارە هەر لە هەوڵی بەیانی ڕاهەڵ دەسمتانێەوە ڕۆی خەریکی نانکردن لێرە بووین ساعت 6 بەیانی ئەرێ والله ئەی ڕەبی قالب و ساغ بێشڵا دادە جاوە ئاردی چۆیە؟ ئاردی هەر نیانەوەخانەیە یا تایبەت دەیکڕن کڕین و ئیخۆڵاتی شیرەڵ دەخین و ئیوالۆکە وێ نانەکان وا جوانە هەر بۆ واردەی ئەلحانێ هەردی چاکشی لەگەڵ دەخەن شیڵ دەخین و پێکەوە لێکی دەین چاک و خراپی قالب و ساغ بێ یا ڕەبی دەی دادا جگە لە نان و کولێرەکەی چی دیکە ساز دەکەم زانین کولێرەی چۆن ساز دەکەن چەوریان دەکەین و دان خۆین و بۆ شێویان دەبین و ئای ڕەبی دەست و چاو خۆش بێ دادەجیان جاو تەندورەی بە چاوردوویەکی دادەگرسێنن بەنەوتێ بە شەمچەی و دارانی داوین و ڕاوردۆکەتان دارە بەڵێ ئەرێ والله بە دارانە دیبەتی گازی لێ نییە داری چۆ دادا داری لە چۆ دێنن وڵاتی خۆ دێن و دەکڕین و ئەرێ والله زۆر باشە زادادا و تەندورە تایبەتە بۆ چێژ لێنانی لێرە چێشتیشی تێدا لێ دەنێن دوای نانکردنیە ناوەڵا لەسەر گاز سشتێل دنین ئای ئەو گازە چی لێکردون لەو چێشتانە ئەمن لە چێ لە سەراوی دێنێن بەڵانی وا پکنیی پێەیە ئەمن چشتە پکنیکم پێ خۆش نییە بەڵاوەڵان مۆدیۆی نەماڵسە تەندوریاری بەکەی دادە حەیفە گەنانەکەتان کرد دیزێکیش هەر شتیشمان دەکەن دەڵنانە بێکە لاسن دنیان نەدیوە لەسەر تەندوری ئاوری دەکەنەوە ناختیار تێدادەوە ئەمە فەرمون بەڵام ئەو ڕۆگەنانەکە تاوا بوو دیزەیەکشی لە پەتی هاوێ زۆر بەتام دەبێت وەڵا دیزەنە ماخۆ دیزەن هەر نیشتن بەڵێ ئەرێوە زۆر باشە دادەجیان یا ڕەبی قالب و ساغ بێ دەست و چاو خۆش بێ بە قوربانت بم سەلامە ماشەڵڵا بۆن و بەرامێ و نانە خۆشەیەری پڕ کردووە جێەوە خۆشەویستان خاڵی ناچارین دێر دەبێت جێتان خاڵی بکەین. دەمی ئێوارەیە وەستا حوسێنی خۆشەویست و عازیز تازە لەسەر کار هاتوۆتەوە بەڵام ڕاوەی کە ماندوو بوو وەختی خۆی لە اختیاری ئێمەنا وەستا حوسێنی خۆشەویست و عازیز یەکێک لە وەستاکارەکانی ئاوایە کە لە زمان خوانەوە سەبارەت بە کاروبارەکەیان زیاتر دەبیستین ماندوو نەبنەوە وەستاجان باشن شکر الحەمدولای سلامەت بەخێراتن پێ دەڵم بەخێرن سەر چاوم زۆر سپاس چاو خۆش بێ عەرەبی وەستاجان زیاتر خۆتان دەناسێنن بەڵێ من وەستا حوسێنی کۆلکە ڕەشی ناسراوم لە قەلە ڕەشە کار دەکەم لە دێ قەلە ڕەشێ کارێکی دەکەن کاکە گەچکارم قالب و ساغ بێ عەرەبی چەند ساڵە کاری دەکەن وەڵام نزیک 8 ساڵە هەلە شو ساغ بێ ئیشەڵڵا جا کاکە حوسێنی خۆشەویست و ئازیزمان یەکێک لە لاوانی هەستناسکی ئاواییە کە لە زمان خوانەوە سەبارەت بە ژیانی شاعریان زیاتر دەبیستین کاکە حوسێنجان بۆمان باسکەم زای لە کەنجەوە هۆگری و بە شێعر پەیدا کردو چ شتێکان دەریەوە بۆ وەڵام من 4-5 ساڵە گۆرانی بەند و شتیا دەنووسم پێشدار ئاوامیەتی مێ نەدەدان بۆ خۆم دەنووسین و بڵاوم دەکردنەوە نێو خەڵکیدا لە دوایدا کاک ناسی خزرپور کە بۆ خۆشی لێرەیە شتەکانی دیبوون بەدڵی بوون گوتی ئاوا خساریان مەکە شتی خۆت هەڵی گرەوە بە زوانی و ئەمیش لەوە ڕاگوتم ئەمیەتی مێدان و کەس هۆنراوەکانتان بە گۆرانی دەدەنێت بەڵێ چاو خۆش بێ عەرەبی کاکەی جانجا ئێستا بزانین بە دیاری کاکە حوسێنی خۆشەویست و ئازیز چی بۆ ئێمە ئامادە کردووە وەڵا جای من هەموو بەندن بەندی عاشقانن جا کاکە نازناویشتان هەیە وەک من جۆ بیست بەڵێ نازناوەکەتان چیە؟ وەڵا نازناوەکەم زۆریش ناخۆشە ناویان لە ناو حوسێن شەیدا چ لەوەی خۆشتر کاکە بە ناوی ئافرەتەوە بانگم دەکەن جاری وایە دەخڵای بە زیاد بێ شەیدا و ئەوینداری دی ناوی ئافرەتە دروستە لە نێومەدا بە ناوی ئافرەت نێوی دەرکردووە بەڵام دیارە وەک نازناوێکی زۆر خۆشە و شایانی جەنابتانە هاوڕێیەکانم دەڵن شەیدا فەرموو وەک بانی ئافرەتێکن وەستا حوسێنجان فەرموو لە خزمەتانە لە دازغەمی زەمانە نازانم چۆن دەربەرم خەم بەدایما هاوڕێمە بۆ تاما برادرم شەو ڕۆژار لە لامە چۆڵ ناکا دەوروبەرم بۆ تە هاوڕێی هەتایم چەشنی سایە و سێبەرم هەم لە ماڵێ لەگەڵمە
هەمەگەر لە سەفەرم هەمە و کاتەی لە خەودام هەمەگەر بە خەبەرم کەس زێندە منی خۆش ناوێم نە منداڵ نە هاوسەرم نە خزمانی نزیک و نە دۆست و نە برادەرم ماڵت ئاوا بێخەفەت کەوا بووی بەڕاهبەرم بەڵام دەترسم ڕۆژێک بۆ خۆت بێ بخۆی سرم لە خەم و خەفەت خواردن من یەکەمی نەفەرم بەڵام لە خۆشی و شادی خۆلێیان بێخەبەرم هەتا کەنجێ ئاوا بم خوایە خۆم نیش بە شەرم هەتا کەنجێ ئاوا بم خوایە خۆم نیش بە شەرم دەست پێکی شعرەکانم بەنێوی خوای غەفورم هەر سوپاسی ئەو دەکەم ئەگەر بێتە کەبورم زۆر ئینسانێکی سادەم وامەزانن مەغرورم لە خزمەت هەموو کەسدام دۆستی نزیک و دوورم ئاوا لێم حاڵی نابن مەگەر بێن ناحزورم ڕۆژێک لە خزمەت دابم لە نێو تاق و ژوورم هەر کەس باشم ناناسێ حوسێن شەیدا مەشهورم قوتابی نێو مەکتەبی کاک ناسری خزر پورم قوتابی نێو مەکتەبی هەستیار و خزر پورم ئای دەست پێکی شعرەکانم با بەنێوی خوددا بێ شتێک بەنێوی ئەو نەبێ مەحاڵە بۆم جوور نابێ هەر کارێک دەستی پێ بکەم ئەوڵی بیسمیلا بێ با شحری ئەو زارشم بڕێک بۆ وەعزی ئێستا بێ فەقیری و دەوڵامەندی چۆن دەبێ لێک جودا بێ هەموو هەر عەبدی خوددان پاشا بێ یان گەدا بێ ئەو کەسا دەوڵەمەندە لە ژێر یاسای خوددا بێ لە خۆشی و ناخۆشیدا خودای خۆی لە بیر مابێ دەنا ڕۆژی مردنێ هیچ یاوازێکمان نابێ چێدیویا دەوڵەمەندێک دوو کفنی لەبەردابێ ئەی چێدیویا فەقیرێک بەبێ کفن نەژرابێ مادام وایە ئێمە بۆچی باوەڕمان وابێ ئەی باسی بێوەفایەکە لە شعرێکی پاراودا قەرار بوو کە بیخوازم لە وەختێکی گونجاودا بەڵام هێن بێوەفا بوو جێهێشتم لا نەکاودا چۆن دڵت هات بێوەفا تیرت لە دڵی شکاودا ناتوانم بێت تۆ بژیم لە ماڵێکی شێواودا هەڕێیەک پێیدا دەڕۆم دەچەقم لە زەلاودا ئارەزووی مەرگی دەکەم لە تەمانێکی لاودا سەد بریا من خنکابام بەجێی بابم لە ئاودا سەد بریا من خنکابام لە جێی بابم لە ئاودا ئای تازە ناکەم دڵداری ئەگەر هەر بەو شێوە بێ فایدەی چیەکەم بۆت نەبوو ئەو کەسەی دڵت پێوە بێ کەم و کورتی هەردێنی جەرگت وەک ئەو چێوە بێ هەرچی خەمی دنیاە لە لای من بەخێوە بێ تۆڕیشتی بەجێت هێشتم ڕۆیشتی بەجێت هێشتم چۆن چاوم لە ڕێوە بێ ڕۆیشتی بەجێت هێشتم چۆن بزەم لەو لێوە بێ مێردت کرد پیرۆزت بێ شتی چاکتری پێوە بێ مادام سوودت بۆم نەبوو بۆ چاوم لە ڕێوە بێ پەندی پێشینیان جوانە سەد سڵاو لە ئێوە بێ سوودی نیە چەپارشکا و لێوە بێ یا پێوە بێ سوودی چیا چەپارشکا و لێوە بێ یا پێوە بێ بەخۆشتان. دەیبینن ڕێگای ئاوای خەڵاڕەش بە کوێستانی دەشتی باژارە ڕێگایەکی کە ئێستا قیلەتاو نەکراوە هەر وەک دەبینن کە ماتۆڕێک شتێکتیە پەڕ دەبێ ئاوە خۆڵ و خاک بەپادەکە بەڕاستی ڕێگاوبانێکی هەرچەند سەختە بەڵام خۆشیێکی تایبەتیشی هەیە ئەگەر ڕێتان لەو ناوچەیەکەوت ئەو ئاوایەتان لەبیر نەچێ بە تایبەت کوێستانی دەشتی باژار ئاوایەکی زۆر خۆش کە لە پشتسەری من دەیبینن دیمەنێکی یەکجوار جوان و دڕفێنی هەیە و لە پێناوەیدا برایەتی و یەکێتی خەڵکی ئاوایی زۆر بە جوانی خۆ دەنوێنیە ئێمە دەڕۆینەوە یاد و بیرەوەری ئاوای قەڵاڕەش وەکو هەموو ئاوایەکانی دیکە لە دڵی ئێمەدا دەمێنێتەوە تا ڕۆژێکی دیکە و کانگای ژیانێکی دیکە هەموو لایەکتان بە خودایی گەورە دەسپێرم.